یەکێک لە ئامانجەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەرزکردنەوەی ئاستی ئەم خزمەتگوزاریانەیە کە پێشکەش بە هاوڵاتیان دەکرێت. جگە لە پلانەکانی پەرەسەندن بەوە بەرهێنانی ناوخۆیی لە بوارە جیاوازەکان کابینەی نوێم هەوڵی داوە کە ئاستی خزمەتگوزاریە حکوومیەکان بەرزتر بکاتەوە، چ لە ڕووی زیادکردنی بنکەکانی خزمەتگوزاری گشتی و چ لە ڕووی بەرزکردنەوەی ئاستی خزمەتگوزاریەکان ئەنجام دراوە. یەکێک لەم سێکتەرانەی کە ڕاستەوخۆ و کاریگەریەکانی پەتای کۆڕۆنای لەسەر بووە بریتیە لە سێکتەری تەندروستی کە بەهۆی بڵاوبوونەوەی پەتاکە بەشێک لە پلانە استراتیژیەکانی وەزارەتەکە بە گوێرەی پێویست نەکەوتونەتە بواری جێبەجێکردنەوە. لەگەڵ سەختی بارودۆخی ڕووباڕووبوونەوەی پەتاکەش پلانەکانی حکوومەت بەردەوامیان هەبووە بۆ زیادکردنی بنکە تەندروستیەکان و نەخۆشخانەکان، هاوکات بەرزکردنەوەی ئاستی خزمەتگوزاریەکان لە نەخۆشخانە حکوومیەکان. یەکێک لە پلانەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی تەندروستی دروستکردنی نەخۆشخانەیەکی 100 قەرەوێلەیی پێشکەوتوو بوو لە سنووری قەزای ئامێدی کە لەلایەن سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەردی بناغی بۆ دانرا. تیمی بەرنامەی ژێرخان بەرەو پرۆژەی نەخۆشخانەکە دەچین. لێرە پێشکەوتنی بەرچاوی پرۆژەکە دەبیندرێت. ئەندازیارانی پرۆژەکە سەرقاڵی وتوێشکردنن لەبارەی کارە ئەندازەییەکانی پرۆژەکە. ئەوان بە گڕوتینەوە جێبەجێ ئەم پلانانە دەکەن کە لە ڕێگەی دیزاینی پرۆژەکەوە ئاماژەیان پێکراوە. جگە لەلایەنی سەرپەرشتیاری سەربەوەزارەتی تەندروستی پرۆژەکە لەلایەن دوو کۆمپانیاوە جێبەجێ دەکرێت، یەکێکیان خۆماڵی و ئەوی دیکەیان بیانی کە لە بواری دروستکردنی نەخۆشخانەدا ئەزموونی کاری زۆریان هەیە. ئەم ئەندازیارە باز لە شێوازی جێبەجێکردن و بنیاتنانی پرۆژەکە دەکات و بە گرنگەوە دەڕوانێتە توانای ئەندازیارە خۆماڵیەکان. بەخێر بێن بۆ شوێنی دروستکردنی نەخۆشخانەیەکی 100 قەرەوێڵەیی. دروستکردنی ئەم نەخۆشخانەیە بەردەوامە. مێژووی دروستکردنیشی بۆ ساڵێک لەمەوە بەردەگەڕێتەوە و لە پلانمانە لە ساڵی 2023 کارەکانی ئەم نەخۆشخانەیە تەواو بێ. کاتێک بنیاتنانی ئەم باڵەخانەیە تەواو دەبێ دەتوانێت سەرجەم نەخۆشەکانی ئەو ناوچەیە لەخۆ بگرێت. تەنانەت نەخۆش لە تەواوی کوردستان دەتوانێت لێرە چارەسەر وەرگرێت. ئێمە بە بەردەوامی کار دەکەین بۆ تەواوکردنی ئەو نەخۆشخانەیە لە کاتی خۆیدا. لەگەڵ DHO و وەزارەتی تەندروستی بە بەردەوامی لەسەر هێڵێن. وەستافەکەم بەشێکی لە تورکیاوە هاتوون و بەشێکیش کوردیە و ناوچەی هەن. زۆر بە جوانی و بێکێشە بێکەوە کار دەکەن. باڵەخانەی سەرەکیمان هەیە وەکو لە دواوەی من دەبینن. باڵەخانەیەکمان هەیە بۆ ستافەکەمان تا لە کاتی کاردا لەوێ بمێننەوە و باڵەخانەی تایبەتمان هەیە بۆ کاری تەکنیکی و باڵەخانەی سکوێریتی بۆ کاری پێویست لە کاتی کارکردنی نەخۆشخانەکە. چەندین شوێنمان بۆ پارکردنی ئۆتۆمبیلی سەردانیکەرانی نەخۆشەکان دروست کردووە تا بە ئاسوودەی ئۆتۆمبیلی تێدا ڕابگرن. سەرجەم پێداویستیەکان و کەرستەکانی لەم نەخۆشخانەیە بەکاریان دێنین کوواڵەتیان زۆر باش دەبێت. بۆ خەڵکی ناوچەکە سوودێکی گەورەی دەوێت. ئێستا شەر خەریکی تەواوکردنی بەشێکین لە باڵەخانەکان و ئێستا زیاتر کاری کارەبا و دابینکردنی پێداویستەکانی ناو باڵەخانەکە دەکەین. بەهۆی کەش و هەوا و بارودۆخ لەوانەیە بەشێ لە کارەکانمان دواکەوت بن، بەڵام هەر ویستومانە بە باشترین کوواڵەتی کارەکانمان بکەین. ستافەکەم بە بەردەوامی لەگەڵ وەزارەتی تەندروستی و DHO لە پەیوەندی دەبن بۆ ئەوەی بتوانن بە خێراییەکی باش وە کوواڵەتی بەرز کارەکانمان بە هەماهەنگی تەواو بکەین لە کاتی دیارکراودا. وەکو ئەندازیارێک و ئەزموونی ڕابردووم دەتوانم بڵێم دیزانی ئەو نەخۆشخانەیە زۆر باشە. ڕەچاوی سەرجەم نەخۆش و سەردانیکەران و ستافی نەخۆشخانەکە بە تەواوەتی کراوە. بۆیەش باڵەخانەی تایبەت بە ستافەیە بۆ پزیشک و پەرستارەکان وە کەرستەی زۆر باش لە ژوورەوە بۆ تاقیەکان دابین دەکرێن. سەرجەم پێداویستەکانی نەخۆش و پزیشکەکان دەتوانم بڵێم لەم نەخۆشخانەیە دابین دەکرێت. کاتێک ئەم نەخۆشخانەیە تەواو دەبێت یەکێکە لە مۆدێرنترین نەخۆشخانەکانی ناوچەکە. کاتی هاتمێرە یەکەم جار ئەندازیاران و کارمەندانی وەزارەتی تەندروستی و DHO بینێ. لە سەرەتاوە هاوکاری و هەماهەنگێکی زۆر باش دروست بوو بۆ ئەوەی ئەو پلانەی کە هەیە بۆ دروستکردنیەوە نەخۆشخانەیە بە ستانداردی جیهانی دروست بکەین. سوودمان لە گفتوگۆ یەکتر بینی و ئەزموونی خۆمان باس کرد کە پێشتر چیمان کردووە تا بتوانین باشترین کار پێشکەشی خەڵکی ناوچەکە بکەین. Applications about in our according to our experience to them and make a good cooperation on them. لە پرۆژەکەدا چەند بەشێکی جیاواز هەن بە مەبەستی پێشکەشکردنی تەواوی خزمەتگوزاریە پزیشکیەکان لە ناوچەکە. یەکێک لەلایەنە گرنگەکانیش بەشی میکانیکی پرۆژەکەیە کە دامەزرانی نەخۆشخانەیەکی پێشکەوتوو مۆدێل نوێ
پێویستی بەلایەنی میکانیکی پێشکەوتوو هەیە تا بەهۆیەوە تەواوی خزمەتگوزاریەکانی نەخۆشخانەکە بە باشترین شێواز پێشکەش بکەن. ئەم ئەندازیارە باز لە گرنگی و شێوازی لایەنی میکانیکی پرۆژەکەمان بۆ دەکات. ئەرکێمە سەرپەرشتیا دانانە ئامێرێت میکانیکی وەلەو نوکەمە هەمی ئامێرە نەینینە بەس مە گەلێک سێکتەرێت هەین بۆ دانانە ئامێرێت میکانیکی نەخۆشخانێ ئامێرێت مەژی هەمی ئینشاڵا دل دیف سیستەمێت هەفچارخێت ئۆڕۆپی بن دیف ستەندەرات عالەمیت مۆدلێت ریسنت بن مە کە سیستەمێ گەرماتی و تازیکردنا ئاواهیە ئێمە خەستێ مرکزیە ئامێرێتمە هەمی مرکزینە ئینشاڵا سیستەمێکی ئۆڕۆپی بۆمەیەتە دانان مە سێکتەرێ ئاگرڤەمراندنێ هەی مە قەضایەت سێفتیێت هەین ئامێرێت کە حمایەتە ئاواهیش صوتنا ئینشاڵا ئەوژی مرکزیە کەمە سێ جۆرێت ئاگرڤەمراندنێت هەین ئاڤیە غازیە و سیستەمێکی دیت بژنێ فۆم بەێ هەرێک بۆ جیهاتێکی تێتە بکارئینان مە سیستەمێکی دی هەیل بەشی عملیاتە و ژورێن نەشتەرگەریە و جێ نەوەستنا نەخۆشە و جێ چاودێریە چر بژنێ سیستەمی غازاتێت مرکزی بۆ نەخۆشە تێنەدان ئەوژی هەمی مرکزینە ئامێرێتمە هەفچەرخت ئۆڕۆپینە ئینشاڵا دێنەدانان ما سیستەمێت میکانیکی گەلێک تەنی سیستەمێ محەتا معالەجە ئاڤەیە های ئاوا پیس دێتە معالەجەکردن بەری بچتە سەر سیستەمێ مەجرای بەلەدی یعنی ئاوا پیس نایەتە کارئینان کو بچتە سەر عرض و ڕەزێت هاوڵاتیە لەوێرێ دێتە معالەجەکردن اش پیساتی وش کیمیایی وش باشمایت خسته دێتە معالەجەکردن دە تەصفیە بەت پاشی دەچێت یعنی ئەف ئاوە دەشێت تێتە بکارئینان بۆ ئێڕواها يعني وكيد بيجن رشاندنا مزرعاجي يتحولاتيا پشتینگی تبکارینا. پرۆژەی نەخۆشخانەی سەد قەرەوێلەی دێرەلوک بەیەکێک لە نەخۆشخانە گرنگەکان دادەنرێت کە لە دوای تەوابوونی پرۆژەکە خەڵکی سنووری قەزای ئامێدی و ناوچەکە بەگشتی سوودی زۆریان پێدەگات بە هۆکاری ئەوەی لە پرۆژەکەدا چەندین بەشی جیاوازی خزمەتگوزاریە تەندروستیەکان هەن کە گرنگترینیان بەشەکانی فریاکەوتن و ئێمەرجەنسی و پزیشکی دادی و نۆرینگەی پزیشکی و چەند بەشێکی دیکەیە. لێرە تەواوی ئەندازیاران و سەرپەرشتیارانی پرۆژەکە بە گرۆتینەوە قۆناغە جیاوازەکانی پرۆژەکە جێبەجێ دەکەن. ئێستا پرۆژەکە نزیکەی لە 35 تەواو کراوە بە بەردەوامیش پرۆژەکە لە پێشکەوتندایە. نەخۆشخانە ئامێدیە ئەوێت کە بیتە لەبەرە شێرا دزێ بیتە ئێکش پێشکەفتەرین نەخۆشخانێن تێنە ئەواکردن دوی قۆناغێدا و شناحیا کهربائیدا هاتیە دیزاینکردن سەر دو قۆناغا ئەوەلی ئەو بژنێ هێڤی کارنت و قۆناغا لۆ کارنت. هێڤی کارنت ئەو کهربای مازن ئەوێ گشتی ئەوێت تێتە تەغذیەکردن بۆ نەخۆشخانەیەک و هێلێکی مازنە 33 کیڤیە فیدەرێ مازن تێتە وەرگرتنش 33 کیڤی و برێکە دوو محەویلە داخل بیتە وێ نەخۆشخانە هەر محەویلەکی 250 کیڤی ئەیە و گەل وی فیدەری مە سێ مالیدێت احتیاطیت هەین هەر مالیدەکی قەبارێوانجی بیتە 2 مێگا. حملێ مازن وێ نەخۆشخانەیەت بیتە 3 مێگا و نیف مێگاوات و شلای یعنی هێڤی کارنت گەل هەبوونە 6 ئاسانسێرە داخل وێ نەخۆشخانە هەر ئاسانسێرێکیژی هەردوو ئاسانسێر هاتنە دەرخانکردن بۆ نەخۆشە و بۆ ڤیزیتەرا و بۆ ئەوێ ئاسانسێرێکی تایبەتژی هاتیە دەستنیشانکردن بۆ حالاتێت خاصی. شناحە لۆ کارنت و ئەنبژنێ سیستەمێت ئەلکترۆنی ئەوێت هاتنە دانان وێ نەخۆشخانەیدا گرنگیەکی تایبەت يعني حكومة إداي بوفي موضوعي ولذلك اجبر هند تشتي يعني ما 11 سيستم بيشكفتي السر ستاندرد الجهاني ما هي داخل في نخوشخانه يكمين سيستم جي او سيستم داتايا كو سيستم كي سرانسر في نخوشخانه بشويه كي ستاندرد و كيبلت بيشكفتي ميداناي دقل سيستم فاير الارم ياجر بمراندنه بیتا ایکش پیشکفترین سیستما دیگر کو تتگریدان گل همی سیستم داخلی و نخوشخانه تایبت گل اسانسیرا و گل کامرات مراقبه و گل پیشکا تکنیکالی و گل همی یعنی پیشکن و نخوشخانه زایدن ما سیستم یعنی گازیکرنا پرستارا یا ام بیجنه نرس کول
و ایک سیستم پیشکفتینا داخل به نخوشخانه و هاتیه بلاف کردن همی پیشکن به نخوشخانه ما سیستمی که گله که گرنگ و بینین که جارا اولیه تیتا دانان نخوشخانه که يعني الكردستان اوجي ان بيجني سيستم بيلدينج مانجمنت سيستم بيلدينج مانجمنت سيستم اكس سيستم جرينجن كو بريكا في سيستمي امشين كنترولا همي اميرين الكتروني وكهربائي واميرين خدمه جزاري داخل في نخوشخانه بريكا في سيستمي لذلك ما اف سيستم دانا يسر ماست يعني بيشكفترين ستاندرد الجهاني وبانا خود ده هتا دانان في نخوشخانه ده یەکێک لە خاڵە گرنگەکانی پرۆژەکە بریتیە لەلایەنی سەرپەرشتیاری پرۆژەکە کە ستافێکی تایبەتمەندی وەزارەتی تەندروستی لە بەڕێوەبەراتی تەندروستی دهۆکەوە کە ئەرچی چاودێریکردنی قۆناغە جیاوازەکانی پرۆژەکەیە و سەرپەرشتیکردنیان لە ئەستۆدایە لێرە لە تەواوی قۆناغەکانی کۆنکرێتکردن و بەشە جیاوازەکان پشت بە پشکنینی زانستی تاقیگە تایبەتمەندەکانەوە دەکرێت. ئەم ئەندازیارە باز لە گرنگترین خزمەتگوزاریەکانی ناو پرۆژەکە دەکات. پرۆژێمە نەخۆشخانە گشتیە سەد تەختیل دەڤەرە ئامێدیە لەسەر ڕووبەری عەردی 43,000 متر مربع تێتە ئاواکردن ڕووبەری ئاواهیە نەخۆشخانەیە گەل بینایەتێت خەدەمی 21,000 متر مربعن ماوەی پرۆژەی 1000 ڕۆژن حاليا نسبة إنجازي جهشتية 32 صدى بناية ما موجود هين الموقعي بناية السركية نخوشخانية بناية الطب عدلية دار أطباء محرقية وبناية التكنيكي كوجه والدات أجهزة ميكانيكية ومحطة معالجة أفا بيس نخوشخانة هاتية ديزاين كرن لسر ستاندرد جهاني ستاندرد معماري FGI كو ستاندرد أمريكية جهانية وهمي باش ندجي لسر ستاندرد جهاني هاتينا ديزاين كرن باش نكون نخوشخانة سركي بيكتتن باش طنقافية علاج طبيعية عيادات خارجية مختبرات بنقاخينية أشعة قسم جنان وزاروكبونة وزاروكانة غسل كلى ناظور عمليات ICU CCU وإدارة نخوشخانة اتقال باشن خدمات كان وك مطبخ تعقيم مركزي غسيل ومخازن وصيدلية مركزي ورشن بروجيت تجربة جكرنش لاي كومبانيا فينس يا محلية وكومبانيا ترك بيانية بسر برشتيا بشي اندازياري ربابريا سخلمية دهوكي في كومبانيا برينوكا نخوشخانة الهرم آفا كرينة وشارزانة في بواريدا و دسبيكا في بروجي جي كومبانيا فينست قال بويا هر ديزاين جي بريكاوان هاتيا درست كرن لو ما بروجي بوان هاتيا راوانا كرن باش تشك همي نوعية أجهزة ميتين MRI CT سكان إكس راي ألتراساوند فلوروسكوبيا ماموغرافيا همي أو أجهزة باش تشكي محتاج دي هبنت في نخوشخانة دا ومختبرات جي مثلا همي أنواع مختبرات دي هبن هيماتولوجي بكتيريولوجي بايوكيمستري هيستوباثولوجي سيرولوجي ودقل بنقاخينة عمليات ميتين دو جورة عمليات القسم الطوارئ ميتين وشهر جورة ديت عمليات ميتين جبلي وهمي بيقبض من 6 جورة عمليات إيش دسبيكا بروجي بشكلينة هاتينا كرن ما مختبرك موقعيها بويا مازن بوت مرحلة كونكريتي دا روجانا بشكلين بو كونكريتي وهمي مواد هاتيا كرن ونوكا مش مرحلة هيكالي خلاص بوينا أو مختبرة موقعي ما نمايا بس هر مواد كنيتتن تتفرق كرن بمختبرات هوكي تقال نيترين ستاندرين جهاني هاتيا ديزاين كرن بهمي اختصاصات هذا وكي بقولتي ستاندري FGI تايبتا بنخوشخانة هي أمريكية الديفوي هاتيا ديزاين كرن همي تشت برجاف هاتي نوار جرتن حركة نخوشي يا ستافي يا موادي بابت انفكشن كنترول جالك مهمة أوجي البرجاف هاتيا ورجرتن وهمي باش خص هاتينا ديزاين كرن كو باشترين خدمات
پێشکەش بکات دێ سەبارەت هێنێت کاری بۆ خەلکی منطقه دژمارەکە باش یا خەلکی منطقه کارکەنێت وی پرۆژەی دا و کارکردینە ژی جارا هەیڤانە 105 عاملش منطقه هاتینە وەرگرتن و حتا دیماهیکا پرۆژەی دژمارەکە gelek مازنش خەلکی منطقه وی پرۆژەی کارکەن نەخۆشخانەی سەد قەرەوێلەیی ئامێدی ڕوبەری پرۆژەکە 33000 مەتر دووجایە. پرۆژەکە لە چەند بەشێک پێک دێت. بەشی فریاکەوتن لە دوو هۆڵی نەشتەرگەری فریاکەوتن و 12 شوێنی مانەوەی چاودێری نەخۆش و 4 شوێنیش بۆ مانەوەی نەخۆش لە حاڵەتی سەردانیکردنی سەرەتایی. بەشی نۆڕینگەی پزیشکی چەند جۆرێک نۆڕینگەی پزیشکی تێدا هەیە وەک نۆڕینگەی نەخۆشیەکانی پێست، ددان، چاو، قورگ و لوتوگوێ، ئافرەتان، نەشتەرگەری گشتی و هەنە و چەندین بەشی دیکەش. بەشی چارەسەری سروشتی لە چەند بەشێکی تایبەت بە چارەسەری سروشتی ئافرەتان و پیاوان پێک دێت. بەشی تیشک لە نەخۆشخانەکە بەشەکانی تیشک، سیتیسکان، MRI، دۆبلێر، مامۆگرافی، سۆنەر هەیە. بەشی چاودێری چڕ لە 10 تەختەی نەخۆش پێک دێت. بەشی چاودێری چڕی نەخۆشیەکانی دڵ لە 8 تەختەی نەخۆش پێک دێت. لە پرۆژەکەدا 4 هۆڵی نەشتەرگەری گشتی هەیە. بەشی لەدایکبوون و ئافرەتان 2 هۆڵی لەدایکبوونی سروشتی 18 تەختەی دیکە بۆ مانەوەی نەخۆش هەیە. جگە لەم بەشانە بەشەکانی شوشتنەوەی گورچیلە، بەشی نازور، چاودێری و مانەوەی نەخۆش هەیە. بەشی پزیشکی دادی تەواوی پێداویستەکانی پزیشکی دادی و 9 ساردکەرەوە و بەشی توێکاری تێدایە کە لەسەر ڕوبەری 404 مەتر دووجا بنیاد دەنرێت. جگە لە بەشەکانی پێشوازیکردن لە نەخۆش لە پرۆژەکەدا شوێنی مانەوەی پزیشکان و کارمەندانی تەندروستی لە باڵەخانەیەکی 4/9 دروست دەکرێت لەسەر ڕوبەری 1338 مەتر دووجا. لە پرۆژەکەدا گەراجی وەستانی ئۆتۆمبیل و ڕوبەری سەوزایی پەرەی زۆری پێدراوە. شوێنی ڕاگررتنی 201 ئۆتۆمبیل هەیە. ڕوبەری سەوزایی پرۆژەکە لە 125. تا ئێستا پرۆژەکە نزیکەی لە 135 تەواو کراوە. پرۆژەکە نزیکەی 200 هەلیکاری جۆراوجۆری بۆ دەستی کاری ناوچەکە ڕەخساندووە. لە سنووری قەزای ئامێدی چەندین پرۆژەی گەورە و بچووک لەلایەن حکوومەتەوە جێبەجێ دەکرێت. گرنگترینیان بنیادنان و دروستکردنی پرۆژەی نەخۆشخانەی سەد قەرەوێلەیی ئامێدیە کە پێشتر لە تەواوی سنوورەکەدا تەنها نەخۆشخانەیەک لە قەزای ئامێدی هەبوو کە تەواوی خەڵکی ناوچەکە پشتیان بەم نەخۆشخانەیە دەبەست. بە تەواوبوونی پرۆژەی نەخۆشخانەی سەد قەرەوێلەیی کە لە سنووری دێرەلوک بنیاد دەنرێت، خەڵکی دەڤەرەکە سوودمەند دەبن لە بواری سێکتەری تەندروستی. قایمقامی قەزای ئامێدی باز لە گرنگی پرۆژەکە و هەنگاوەکانی حکوومەت لە بواری پەرەپێدان بە ناوچە جیاوازەکان دەکات. ئەکیت ئێکیشوان ئەرمانجن سەرەکیین حکوومەتە هەرێما کوردستانی ئەوە و هەموو خزمەتگوزاریین ئەوێن ڕۆژانە خەلکێ دانیشتوێن هەمی دەڤەرێن جودا جودا لە هەرێما کوردستانی پێدوی بن و دوان جهادا ئەوێن دیری دەست بهێنە ئەنجامدان وەکو پرۆژێن خزمەتگوزاریین گشتی داخلی سنوورên باژێرڤانیا jî binyan jî girêdayî sexlemiya giştiya hawlatiya ve binyan her projekê dî ku حکوومەتە هەرێما کوردستانی wê hewlî detin ku her navçeka hewlatiyê melê akî cîbin êm محتاجی هەندێ نەببن ku seredana senterên bajêra bikin bû rêvebirina mamalên xwên rojane. Her ji me wê destbikarkirina hikûmet kabîna neha hikûmeta Herêma Kurdistanê de giringiyeka taybet da projên xizmetguzariyên hemîne de. Eger em hesebkin li Sinûrê Qeza Amêdiyê piştî seredana cenabê Serokê Hikûmetê bû Qeza Amêdiyê sala 2020 nêzîkî 93 proje diket buwarê cêbecêkirinê de ne et hemî sekterên av bît, kareba bîtin yan Sinûrê Bajêrvaniya da bît yan Sinûrê rêka û bana da bît. Wekû cenabê hewa dîtî li her libêjin şinahya şêla dizê û heta digihîne senterê dûkê zêdetir 9 kilometra mesafeya dîratiyet nabeyna senterê bajêrî de ta nahya şêla dizê. Min gote de êkiş armancên hikûmeta Herêma Kurdistanê ew ku hemî xizmetguzariya nêzîkî malên hewlatiya bihêne pêşkêşkirin bû wana. Êkiş wan
پروژین گلکین کرن کو جناب سروک حکومت رازمدیل سردای آوا کرنا اوه نخوش خانه بو ام خود زن قضا آمدی ایکشوان قضا گلکت برفرد 28 صدج روبر پارزگاه دو که قضا آمدی ورد گریدن لی مخابنی و تانو که اف قضا هیچ نخوش خانه که سرکت گلکت باش و برفره نبونه کتنا کاری افی پروژه‌ای د خدمت کا گشتی خلک دوری کتن نزدیکی 150,000 کس ات آکنجینت و دوری دا اف همی خلکت چرا سریتوان دهنت دا بین کرند د و نخوش خانه دا هر جا امرجنسی بگیره هر واسا کلینیکت گریدای همی نخوشیاوه هر پروژه بچیت دوره که دیگه رویا و گشپیدان بدات دوره و خوشحالی و او پروژه تاتین انجام داد قضا آمدی بشیوه که گشتید و موایدا هموش لای کمپانیت موید هاتین انجام دادم هر جا کمپانیت خمالی بون چیت سنتر قضایی بن که کمپانیت وری بن یعنی شیت پارزگاه دو که بن کارت کرنه که گلکا ارینیا کری هر لسر موادین اولی اوید هنب کار اینان جلاین کارگهن جدا جدا دا کت سنتر قضایی دا یا نواحید قضایی داد هنه هر واسا دلیوین کاری بو چندین خلکی کو کار دوان پروژه دا دکتن دلیوین کاری جدا جدا دا مهنت جدا جدا دا بو خلکی هات نرخصاندن دوان پروژه دا پرۆژەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە سنووری قەزای ئامێدی لە سنووری قەزای ئامێدی 86 پرۆژەی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە پرۆژەکان دابەشکراون لەسەر سێکتەرەکانی شارەوانی ڕێگەوبان ئاو کارەبا پەروەردە و تەندروستی تا ئێستا 75 پرۆژە تەواو کراون 11 پرۆژەی دیکەش کاری تێدا دەکرێت هەبوونی پرۆژەکان کاریگەری لەسەر ڕەخسانی هەلیکار و جم و جۆڵی بازرگانی لە سنووری دەڤەرەکە هەبووە یەکێک لە ئاستەنگەکانی بەردەم وەزارەتی تەندروستی بۆ فراوانبوونی پرۆژە تەندروستیەکان پەتای کۆڕۆنا بوو کە لە ماوەی ڕابردوودا دەرفەتی بەردەم وەزارەتەکەی کەم کردبووە لەگەڵ وەزیری تەندروستی قسە دەکەین یەکێک لەو تۆرە گرنگانە کە خودی بەڕێز جەنابی سەرۆک وەزیرانیش کارنامەکەی خوێندەوە لە پەرلەمانی کوردستان هاوسەنگی گەیاندنە لە خزمەتگوزاریەکانی تەندروستی بۆ هەموو هاوڵاتیان یان بڵێن یەکسانی گەیشتنی خزمەتگوزاریەکانی تەندروستی بۆ مانایە کە لە ناو شار و دەرەوەی شار و شوێنە دوورەکانیش خزمەتگوزاری تەندروستی تا بکرێت تا ڕادەیەکی باش فراهم بکرێت ئەنی کەسێک لە دەرەوەی شار و لە دوور یان لە قەزا و ناحیە گوندەکان وەکو ناو شار تا ڕادەیەکی باش خزمەتگوزاری ئەساسیەکانی پێ بگات بۆیە ئەمە بابەتێکی دیکەش کە هەمان ئامانجی استراتیجیەتی حکوومەتی هەرێمی کوردستان بریتە لە بەرزکردنەوەی ئاستی خزمەتگوزاریەکانی تەندروستی ئاست بۆ مانایە نیە تەنها ئاستی زانستی و ئاستی توانامرۆیەکان تەنانەت ئاستی ژێرخان واتە ژێرخان لە نەخۆشخانە و داوام دەستگای تەندروستیەکان گرنگترین پرۆژەی ئێمە لە کەرتی تەندروستی لە کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان کە پەشانازیەوە لەگەڵ دەستپێکردندا بە حزوری خودی بەڕێز جەنابی سەرۆک وەزیران بەردی بناغی دانرا ئەو نەخۆشخانەیە کە بەڕێز باسکرد نەخۆشخانەی گشتی ئامێدی شیلاتجێیە کە لە نێوان ئامێدی و شیلاتجێ بۆ لەو شوێنە و بۆچی نەخۆشخانە ئەمە دوو پرسیارە زۆر گرنگە ئەوەلەن بنکەی تەندروستیمان لەو سنوورانە هەیە بەڵام بنکە تەندروستیەکان دەبێت ڕێگایەکی دوور بۆ هاوڵاتیان بۆ ئیحالەکردن ببڕن و هاوڵاتی بگەڕێتەوە ناو شاری دهۆگیان ناو شاری هەولێر لە سنووری دەڤەری ئامێدیان لە دەڤەری بارزان کە لە شیلاتجێەوە نزیکە هاوڵاتی ڕۆتینێکی زۆر دەکەوتە سەری کەمکردنەوەی ڕۆتین ئامانجێکی دیکەی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆیە نەخۆشخانەیەکی گشتی گرینگە بۆ ئافرەتان بۆ منداڵان بۆ نەشتەرگەریەکان بۆ فریاکەوتن بۆ هەموو جۆرەکانی پسپۆڕیەکان کەم نەخۆشیان نەخۆش بتوانێت چەند ڕۆژ و چەند هەفتەش بتوانێت بخەوێت لە ناوی بەمەش بە دەیان هەزار هاوڵاتی سوودی لێوە دەگرێت و ڕۆتینی ناو ڕەوانەکردنی نەخۆش بۆ ناوشارەکان کەم دەبێتەوە ئەمە هاوکاتە لەگەڵ چەندین پرۆژەی دیکە لە شوێنی جیاواز بە تایبەتیش لە دەڤەری باتینیان کۆڕۆنا ینی یەکێک لە کێشە گەورەکان بۆ کە تەسیری لەسەر بواری اقتصادی بواری پرۆژەکان بە تایبەتیش لە بواری تەندروستیدا نەک تەنها لە هەرێمی کوردستان لە هەموو جیهاندا بەڵام بۆ نەوەستاینە بەردەوام بووینە لەوەی کە بە وەضع ئیمکانیەتە محدودە و متواضعی کە هەمان بووە بەڵام سەرۆکایەتی ئەنجومەنی وزیران و حکوومەتی هەرێمی کوردستان درێغی نەکردێ لە فراوانکردن نۆژانکردنەوە دروستکردنی بنکە و داوام دەستگای نوێ و من دەبێت لێرەش بڵێم هەرچەندە ئەو نەخۆشخانە استراتیجیەت تەواوەن لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە بەڵام زۆر پرۆژەی دیکەشمانەی هاوکاران و پارتنەرەکانمان یان دۆستانمان لە ڕێی پەیوەندیەکانمان لەگەڵ ڕێکخراوەکانی NGO نێودەوڵەتیەکان قونسڵگەری یان UN یانش هەندێک خێرخواز کەسانی خێرخواز جەنە
پرۆژە چیتە بواری جێبجێکردن دەشتەوە بۆ ئەندەشتەوە دەبێت من دەمێ بە کۆکراوەی پرۆژەکانت پێ بڵێم ئەوەی پرۆژە بیناسازی و ژێرخانە ئێمە چەند ئەولەویەتێک درێت ئەو پرۆژە گرنگانە لە هەموو ئاستی هەرێمی کوردستان لە سنووری پارێزگاکانی سلێمانی هەڵەبجە هەولێر دهۆک و لە دەڤەرەکانی سۆران دەڤەری زاخۆ دەڤەری ڕاپەڕین و دەڤەری گەرمیانیش ئەمە هەر چوار ئیدارەی سەربەخۆ لەگە هەر چوار پارێزگا ئەولەویەتێک دانرێە بۆ پرۆژە زۆر گرنگ و پێویستەکان بۆ ئامادەکردنی بودجەی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەو بودجەیەکە ئێستا بەردەستە بە تەنسیق لەگە وزارەتی پلاندانان ئەولەویەت و ئەو بڕەبەشەی بۆ بودجەما بۆ دادنێ ئەولەویەت بۆ کام پرۆژەیە زوو دەست پێ بکرێتەوە ئەمە لە پلان و بەرنامەی ئێمەدا دەبێت بەڵام دیسان دەڵێن ئێمە لەگە هاوکارانمان لەگە زۆر لایەنی پەیوەندداری دیکە لەسەر زۆر بواری دیکە لەسەر ئەوڕاناوەستین کە پرۆژێکی استراتیژی نەکرێت بەڵام کۆ ئیدامەکردن و چاکسازیکردن و فراوانکردنی خزمەتگوزاریەکان ڕەنگە هەمویان پێویستی بە پرۆژە و بودجەی زۆر گەورە نەبێت. ئەوەی لەم بە دوواداچوونەدا بۆمان ڕوون دەبێتەوە زیادبوونی پرۆژەکان بووەتە هۆکارێکی باش بۆ بەکارخستنی دەستی کاری ناوخۆیی لە داڤەرە جیاوازەکان بەرزکردنەوەی یاسی خزمەتگوزاریە حکوومیەکانیش وەک ئامانجێکی حکوومەت لە زۆر لایەنەوە هەنگاوی بۆنراوە و بەشێک لە پرۆژە خزمەتگوزاریەکانیش لە قۆناغی بنیادناندان و بەشێکیشیان کەوتونەتە بواری کارکردنەوە.